کاتت باش دەکرێت زانیاری زیاتر بە ئێمە و بینەران بدەیت بۆ پێی لە ئێستادا لە بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتیت و گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتیدا دەکەی سەبارەت بەم هێڵە یاخود بەم ئۆفەرە بۆ بەهاناوەچوونی منداڵان زانیاری زیاترمان بۆ وەربگرە. بەڵێ سڵاو لەوەش دیارە ئەمڕۆ بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی سلێمانی ئاماری کار و چالاکیەکانی بڵێن هێڵی فریاکەوتنی مناڵان 116 ڕاگەیان دیارە ئەم هێڵە تایبەتە بەو مناڵانەی کە لە ماڵەوە کێشەیەکیان هەیە بەتایبەت ئەو مناڵانەی کە بێسەرپەرشتن یاخود گرفتێکیان بۆ دروستە بە لە نێو خانەوادەکانیان یان ئەم مناڵانی کە لەسەر شەقامەکانن. بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی هێڵێکی دیاری کردووە کە هێڵی 116 مناڵان دەتوانن لە ڕێگەی ئەم هێڵەوە پەیوەندی بکەن بە بەڕێوەبەراتیەکە ئەمانیش لە ڕێگەی پسپۆڕان و تیمەکانیانەوە گرفتی ئەم مناڵانە چارەسەرەکەن. من ئێستا لێپرسراوی بەشی فریاکەوتنی مناڵان 116 لەگەڵا ئەمێ ینی زانیاری زیاتر لەم وەربگرم بزانم کار و چالاکیەکانن ئەمە لەم ساڵدا چی بووە کاکیوە ئەگەر بکرێت ینی پێمان بڵێ ئەم بەشەی ئێوە کە بەشی فریاکەوتنی مناڵانە 116 لەم ساڵا ئامار و کار و چالاکیەکانی ئێوە چی بووە یا ئەگەر بکرێت پێناسەیەکی ئەو بەشەمان بۆ بکەیت کە لەکەیەوە ئەم بەشە هەیە. بەڵێ هێڵی فریاکەوتنی مناڵان ژمارە 116 لە بەرواری یەکی هەشتی ساڵی 2013 لە محافەزەی سلێمانی کەوتۆتە کار. ئەم هێڵە خزمەت گوزاریەکانی خۆی لە ڕێی ژمارە مۆبایل و یان لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی هەریەک لە کۆمپانیەکانی ئاسیاسیال و کۆڕک تلیکۆم و لەگەڵ کورتێلی سەرجادە و ماڵانەوە پێشکەش بەو کەسانەکە کە پەیوەندی پێوەکەن بەبێ ئەوەی هیچ ڕەسیدێک لەو کەسەیان لەو مناڵەیان لەو دایک و باوکەیان لەو کەسە بکە کە پەیوەندیەکات بۆ پەیوەندی ئەکات بە هێڵی فریاکەوتنی مناڵان ژمارە 116 وانێ. بەڵێ کاکی وا زیاتر ئەو مناڵانی کە لە ماوەی ساڵێکدا پەیوەندیان بەوە کردووە کەسوکاریان هەبووە یا ئەو گرفتانی کە هەیان بووە گرفتەکانیان چی بە زیاتر؟ بەڵێ با بڵێن ئێمە هەموو جۆرە کەسێک پەیوەندیمان پێوەکات بەس بۆ گرفتی مناڵ شەرنی هەر مناڵ بوو بێ زۆربەی جار دایک و باوکی مناڵانیان کەسانی تر لەسەر جادەیان کە دیاردەیەگە بینن یان هەر شتێکە بینن کە پەیوەندی بە مناڵانیان گرفتێکیان هەیە. ئێمە لە هێڵی فریاکەوتنی مناڵان با بڵێن لە ماوەی ئەو ساڵەدا تقریبا 74,000 پەیوەندی لە ماوەی 24 کاتژمێر 74,000 پەیوەندی هاتۆ بۆ هێڵی فریاکەوتنی مناڵان و لەم بەڵێ کاکی وای ئەو مناڵانەی کە پەیوەندیەکەن و گرفتێکیان هەیە ئێوە بە چ شێوەیە کێشەکانیان بۆ چارەسەرەکەن ینی ئێوە لێرە توێژەرتان هەیە یا قسە لەگەڵ دایک و باوکیانەکەن یا بە چ جۆرێک ئەم کێشانەی ئەو مناڵانی کە پەیوەندیتان بێکەن چارەسەرەکەن؟ بەڵێ ئێمە بە پێی جۆری کەیسەکان فەرقەکات. بۆ نمونە ئێمە تا بتوانین لە ڕێی هێڵی فریاکەوتنی مناڵانەوە تا بتوانین ئێمە ڕێنمایی کۆمەڵایەتی و دەرونی و فەسیۆلۆژی و یاسایی و پەروەردەی پێشکەش بە مناڵان نەکەین و لە حاڵەتێکە ئەگەر ئەو کەیسەکە ڕوبەڕووی هێڵی فریاکەوتنی مناڵانەوە ئەبێتەوانی ئێمە نەتوانین چارەسەری بکەنیان ئێمە نەتوانین گرفتەکەی بۆ چارەسەرکەین. ئەوە لەو کاتەدا ئێمە پەیوەندیەکەین بەلایانی پەیوەندیدارەوە تقریبا پەیوەندیمان لەگەڵ 74 دامەزراوە هەیە لە هەرێمی کوردستانە کە کار ئەکەن لە بواری مناڵانە. یعنی لەو کاتەیە گەر گرفتەکە بە هێڵی فریاکەوتنی مناڵان چارەسەر نەکرێ ئێمە ئەوە پەنا ئەبینە بەردەم ئەو دام و دەستگانەی تر هەتاوەکو بە هەموو لایەکمان بتوانین کێشە و گرفتی ئەو مناڵە چارەسەر بکەین. ئامارێکی گشتیتان لەبەر دەستدایە ینی کێشەی چەند کەسان چارەسەرکرۆ چەند مناڵ؟ بڵێ ئێمە ئامار بە شێوەیەکی گشتی وەک هەیە لە بەردەستمانە 74,000 پەیوەندی لە ماوەی 24 کاتژمێرە لە ساڵی 2016 هاتووە بۆ هێڵی فریاکەوتنی مناڵان. بەس بە حکمیەوەی ئێمە کە لە 24 کاتژمێر هێڵەکەمان بەردەست نییە بەداخەوانێ لە ئێستاە ئێمە 6 کاتژمێر لە بەردەستایە ینی ئەم خزمەت گوزاریە بۆ مناڵان لە کاتژمێر 8 بەیانی تا کاتژمێر 2 پاژنیۆڕۆ لە ڕۆژانی یەکشەمان تا پێنجشەمان لە بەردەستایە بۆیە ئەبینین لەو 74,000 پەیوەندیە تەنها توانیمانە 14,000 پەیوەندی وەرگرین لە کاتی کارکردنی خۆماندا و لەو 14,000 پەیوەندیە تەنها 4,555 پەیوەندی بە فعلی وەرگیراون و لە ضمنی ئەو 4,000 پەیوەندیەدا 496 پەیوەندی کەیسی حەقیقی بوون کە ئەمانە ڕاستەوخۆ قسەیان لەگەڵ ئەو مناڵەکان یان لەگەڵ کەسوکاری مناڵەکان کراوە بۆ کێشە و گرفتە کۆمەڵایەتی و دەرونی و پەروەردیەکانیان. زۆر سپاس بۆ کاکیەوە کاکیوە دەست خۆش بێ. کارزان ینی ئەمانەی کە باس کرا ئەم زانیاریانە بوون لەسەر هێڵی پەیوەندی فریاکەوتنی مناڵان 116. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەڕامیار عوسمان لە شاری سلێمانی و سپاس بۆ زانیاریەکانی خۆت و سپاس بۆ میوانەکەشت.